مەوانێکی زیندانکری vegêrin. û li roja cîhaniya erdê festîvaleka sirinjrakêş li Florîda hat kirin. Roj baş û bi xêr hatin bernameka Diya Kurtkonexê ji dengê Amerîka li Washington. Serokê Amerîka Joe Biden got duhî leşkerê Amerîkî operasyoneka serketî encam da ji bo derxistina endamên ajansên Amerîkî ji Xartûm paytextê Sudanê. Di daxuyaniyekê da Biden got Washington operasyon di balozxana xwe de bi awayekê demkî ragirtine hevdemê berdewamiya şeran li Sudanê. Wî got jî bi berdewamî rapor digehne wî sebaretkarê berdewamê تیمên Amerîkî ji bo alîkariya Amerîkiyên di Sudanê de hêşta asêmane û duwan hewilan de ew digel hevalbendên xwe kar dikin. Ji alî xwe ve Wezîrê Derveyê Amerîka Antony Blinken jî got ku wan tevaya karmendên hikûmetê ji Sudanê derxistina û karî dikin ji bo derxistina tevaya Amerîkiyên dî û her wesa bang li aliyên şer kir heta ku demê agirbestê dirêj bikin ji bo erkên mirovanî. Dêgirteyeka vîdyoyê ya bi dronê da li Sudanê duhî şemiyê nîşan dide ka çawa dukel li nêzik Xartûm paytextê welatî bilind dibe heftiyekê piştî şer û bi hevçonên tund û kuştina bi sedan medeniyan. Her du aliyên şer sozên xwe ji bo pêgirtinê bi agirbestê bi cih neanîne. Xelkê Xartûm û bajarên dor ber jî dibêjin duhî şemwê şer germ bûn digel êrîşên firokan li nêzik ragihandina dewletê û şerên çekê sivik li çend cihên nêzîkî komandariya leşkerê hikûmetê. Jimareka mezina xelkê di paytextê da a sê mane piştî êrîşên xwînî yên şerê navcadan li 15 vê mehê. Çendîn caran firokxane jî bûne armanc û beşekî mezinê xelkê neşkaya ji malên xwe derkevin. Çînê şiyanên xwe yên çekê navokî bi alîkariya Rûsya berfireh kirine. Peyamnêra dengê Amerîka li Wezareta Derveya Amerîkî dibêje li ser mezna karbidest û endamên Kongresê Amerîkî dimîne ka çawa bersiva vê pêşhatê bidin li ser demekî nû ku sê mezna welatên zilhêzên xwedî çekê navokî niha hene. چین و رووسیا هاوکاریە بەرفراوانەکانی ئەتۆمی نێوانیان نەشاردۆتەوە و لە مانگی 5 ساڵی 2021دا لە ڕێگەی لینکی ڤیددیۆوە پێکەوە بەشداریان کرد بۆ ئاهەنگگەڕان بە بۆنی دروستکردنی یەکەکانی نوێی وێستگەی کارەبا بە وزەی ئەتۆمی لە دوو وێستگەی ئەتۆمی لە چین کە هەردووکیان تەکنەلۆژیای رووسایی بەکاردەهێنن. پرسی ئەتۆمی کۆماری گەلی چین زۆر جێگەی نیگەرانیە و پرسیار لەبارەی نیازی کۆماری گەلی چین دەروژێنێت هەروەها گرنگی بە داداچوونی ڕێوشێنی پراکتیکی بۆ کەمکردنەوەی مەترسی ئەتۆمیەکان بەهێزتر دەکات. ئەو ڕەوتە خێرایی کە کۆماری گەلی چین کاری پێ دەکات فشاری نوێ لەسەر سەخامگیری نێودەوڵەتی و ئالەنگاری نوێ بۆ بەرپەرزدانەوە و کۆنتڕۆلکردنی دڵنیایی چەک و کەمکردنەوەی مەترسی دەخۆڵخێنێت. چین هەفتەی ڕابردوو هەوڵی دانی گەرانیەکانی وەزیرانی دەرەوەی گروپی حەود لە ژاپۆن ئاماژەیان پێکردبوو بڕەوێنێتەوە. هەمیشە چین پەیڕەوی استراتیژیەتی ناوەکی بەرگری کردووە و هەروەها پابەندی سیاسەتی نەبێتە یەکەملایەن بۆ بەکارهێنانی چەکی ناوەکی دەبێت و توانەکانی ناوەکی لە ئاستێکی کەمدا هێشتۆتەوە کە بە گوێرەی ئاسایشی نیشتیمانی پێویست بکات. زۆرێک لە یاسادانەرانی ئەمریکا بە گومانن لە واژووکردنی چین لە پەیماننامەی کۆنتترۆلی چەک لە سەرەتای ئەم ساڵدا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بەشداریکردنی وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی کۆنتترۆلکردنی چەک لەگەڵ ئەمریکا لە پەیماننامەی ناسا و بە دەستپێکی نوێ هەڵپەسارد. من زانیاری نهێنی زۆرم لەم بارەوە پێدراوە جبەخانەی ناوچیان ترسێنەرە و هیچ پەیماننامەیەک بۆ کۆنتترۆلکردنی نییە. ئێمە دەتوانین دانوستان لەمەڕ پەیماننامەی دەستپێکی نوێ لەگەڵ رووسیا و چین لەو بارەوە بکەینەوە. بەڵام پێم وایە بەڕەچاوکردنی ئەو هاوبەندیەی ئێمە دەیبینین و هەروەها ئەو دوژمنکاریەی لە هەردوو دیکتاتۆری هەردوو وڵات بەدی دەکەین. هەر بۆیە من هیوایەکی کەمم هەیە
ئەوە ڕوو بدات. دەیڤد سیسیلینی ئەندامی کۆنگرس لە دیموکراتەکان بە دەنگی ئەمریکای گوت دەبێت ئەمریکا هەنگاو بنێت. من هەرگیز پشتیوانکارێک نەبووم لە بڵاوکردنەوەی زیاتری ناوچی. پێم وایە پێویستە ئێمە هەوڵەکانمان بکەینە دووهێن بۆ ڕێگەگرتن لە وڵاتانەی دیکە هەتا ئەمباری چەکی ناوچی خۆیان گەورە نەکەن. زیادکردنی چەکی ناوچی لەلایەن ئەمریکاوە ئەنجامی پێچەوانەی لەسەر ئەو هەوڵە دەبێت. فیدراسیۆنی زانایانی ئەمریکایی مەزەندە دەکەن چین لە ئێستادا خاوەنی نزیکەی 410 کڵاوەی ناوکی بێت. هاوکات رووسیا خاوەنی 5889 کڵاوەی ناوکیە و ئەمریکاش خاوەنی 5244 کڵاوەی ناوکیە. بۆ سندی سین سمکو عەزیز دەنگی ئەمریکا. ڕۆژانە هەواڵی تەقەکردن لە شوێنێکی ئەمریکا دەبیسین. لە 4 مانگی ئەم ساڵدا زیاتر لە 164 حاڵەتی تەقەکردن لەم وڵاتەدا ڕوویدا و بووە هۆی لە دەستدانی ژیانی زیاتر لە 230 کەس و برینداربوونی زیاتر لە 600 کەسی تر. زۆر جاش دەوترێ کە ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە ئەم ڕەنگە تاوانە ئەنجام دەدەن. ئایا ڕاستە؟ دکتۆر کەمال ئارتین پزیشکی نەخۆشی دەرونی لە شاری ئیرڤانی ویلایەتی کالیفۆرنیا وەڵامی ئەم پرسیارە و چەند پرسیارێکی دیکەی دەنگی ئەمریکا دەدات. زۆر ئەندێکی زۆر کەم نەخۆشی دەرونیان هەیە. اتفاقاً زۆربەی ئەوانەی کە نەخۆشی دەرونی هەیە خۆیان دەرواقع بەداخەوە بە ڤیکتیمی خشونەت دەبن تاکو خۆیان بەستەلا کەسێک بن کە خشونەت بەکاربهێنن. مەسلەی نەخۆشی ئەگە بیری لێکەیتەوە نەخۆشی دەرونی چەند نەخۆشی دەرونی تایبەتی هەیە وەکو سکیزۆفرینیا، وەکو بایپۆلار، وەکو ئەفسردگی شەدید، وەکو ئیسترابی شەدید، وەکو OCD. ئەوانە نەخۆشی تایبەتیەکانن. ئەبێ بزانین مەسلەی منتال هێڵت چییە؟ مەسلەی منتال هێڵت دەرواقع بەس یەک دلیلی نییە، یەکێکی نەخۆشیە تا ئەوەی کە من دەزانم ئەو نەخۆشیانە زۆر کەمترن باعسی خشونەت دەبن تاکو مەسلەی شخصیەتی. مەسلەی شخصیەتیش خۆی شتێکە وەکو بزەی دوای ئەوە کە ئینسان تەمەنیەک بێتە دوای 18 ساڵ بۆ داوە شخصیەت شکلی گرتووە، وەکو کەسێ بێژی شەرمگینە، کەسێ بێژی زەبانیە، کەسێ بێژی ئەفسوردە لە نظری شخصیەتیەوە. ئەوەی علەتێکی دیکەیە. علەتی دیکەی مەسەڵەن ژیانی کەسێکە کە بەو نەتیجە گەیشت وەکو یا خۆی ڤیکتیمی خشونەت بووە یاکو کۆمەڵگاکەی تیا گەورە بووە، چارەیەکی دیگەی جگە لە خشونەت نەهێشتووە لە نەزەری چی پێڵێن گەورەبوون، ڕشتکردن، باکگراوند. ئەوانە زۆر مەسلەیەکی مهمە کە کەسێ چ شخصیەتێک ئەسازەیە بە چ جۆنێک ئەو شخصیەتەی ڕشتەکە. بەڵام باری ژیان لە ئەمریکا بە پێی هەموو پیوانەکان لە وڵاتانی تر و لە شوێنی تری دنیا خۆشترن. ئەمەیە کێشەکە کە خەڵک بیر دەکاتەوە بۆ لە ئەمریکا ئەو شتانە ڕوئەدەن. نەقسەکەت زۆر جارە وتم چون یەکێ مەسلەی ئازادی ئینسانە. ئازادی ئینسان یعنی هەر کاری ئەتوانێ بکە، یعنی کەس ناتوانێت حقوقی مافی مرۆڤ زۆر بەرزە لێرە بە شوێنی وڵاتەکانی دیکەوە. ئەوەیشە کە کاری خراپی لە نەزەرایە کاری خراپ دەکات، ئەوەیشە مافی مرۆڤیە کەسە ناتوانێت کارێکی لێ کەتاوە هاتە بەو حتێکێ کە بەداخەوە کە زەربە لە باقی کۆمەلگا دەدا. مەسەلەکە ئەوەیە، یعنی هەر شتێ یعنی هەم قازانجی هەیە هەم زەرەری هەیە. ئازادی کە لە وڵاتە هەیە تەبعەن بەو کەسەیشەکە حتا نەزەری خراپی هەیە ئازادی بەشتر دەدا. مەسەلەکە بەڕێی من ئەوەیە نیانی نەتیجەی بەڵام ناتوانانی کودر چۆن نتوانانی مەسەڵەن بڵێ چون وا شتێک هەیە ئێمە هەر لە پێشە ئەبێ ئازادی خەڵک ئەوانەی کە پۆتەنشیالی پۆتەنشیالیان هەیە کە خراپکاری بکەن بەریان بگرین. بەڵام وەگەر وا بکەی وەکو ئەوێتە کۆمەلگایەکی دیکتاتۆری، کۆمەلگایەکی کە نەفەقەت ژیانی ئەوانەی کە جنایەتکارن محدود دەبێ بەڵکو ژیانی هەموو ئینسانێکی دیکە. ژیانی ئینسانیش کە محدودکەی ئەو شتانەی کە پێویستە لە کۆمەلگایەکی ئازادە بە دەستپێنی بەدەستی نایانی چون پێویستی بەڵێ. دکتۆر کەمال دەمویست بابەتێکی دیکە، یعنی ئێمە دەزانی ڕاستی کە زۆربەی ئەو کەسانی کە ئەم ڕەنگە تاوانانە ئەنجام دەدەن گەنجن. بۆ نمونە ئەو تاوانبارەی شاری لویڤڵی کەنتاکی پێش چەند ڕۆژێک 23 ساڵی بوو، 4 کەسی کوشت کە هاوپیشە بوون لەگەڵ یانکارێک لە بانگێکدا. ئەو خانمەی کە 6 کەسی کوشت لە قوتابخانەیەکی شاری ناشڤێلی تینسی 28 ساڵی بوو. پار لە تەکساس بینیمان کە گەنجێکی 18 ساڵی 19 مناڵی لە قوتابخانەیەکی کوشت. یعنی ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ پرسیارەکە زۆر جان و ڕاستیشە وایە زۆربەی ئەوانەی کەسەکە ئەو ئیمکانیاتیانی هێنە گەنجن ڕاست دەکەین.
بۆ حەدە گەیشتن کە پێویستە کارێکی تایبەتیان هەبێ ڕابطەیەکی ئینسانی باشیان هەبێ ئەنی هەم ئەوین ببدەن و ئەویندار بن و ئەوین ببێنن لە کەسانی دیکە لە نظری اقتصادی و ئارامشیان هەبێ ماڵ شوێنێکیان هەبێ کە لە ژێیا بژین بە گاڵتایان پێ نەکرێ ئەو شتانە هەیە ڕاستەکە کەسە لەو تەمەنایە زۆر هێناگەر ئەو ئیمکاناتیە نەبێ ئیمکاناتی ئەوین ئیمکاناتی ژیانێکی بێدەردەسەر و ئاسان ژیانێک کە شغلی هەبێ و پارەی هەبێ کە بتوانێت ژیانێکی ئاسان بەدەستبێرە زۆر زەحمەتە بۆ کەسانە دوای چی دەکەن خەڵکی دیکە بە عیلەتی بەهین دەزانن ئەڵانەی نەمە هیچ کارەیەکمان نیە لەو لە حەزە توانایەکیشمان نیە چۆن نەتوانی توانایی بەدەستبێری لەو کاتە و ئەوە خۆت پیشان بێ بە کاری خراپ بکەین کاری خراپی چیە کوشتنی چەند کەسێکە بەداخەوە زۆر بەداخەوە دەتوانن درێژەی ئەم وتوێژە لەسەر ماڵپەڕ و پلاتفۆرمەکانی بەشی کورتی دەنگی ئەمریکا ببینن و بیسن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. هەڵبژارتنên serokatiyê li Tirkiya li meha bê çendê nêzik dibin çendê nezelal dibin li dema ku namzedekî nû dikeve berêkanî gefa da beşkirina dengên opozisyonî diriz dike bi awayekî ku dê alîkariya Recep Tayyip Erdogan bike. Başörtülüler محەڕەم ئینجا دەنگدەران کۆ دەکاتەوە لە نێوانیاندا کرێکارانی مانگرتوو لەگەڵ ئەوەی وڵات لە ڕووی ئابووریەوە دەناڵێنێت پێدەچێت وتارە ئاگرینە ناسیۆنالیستەکەی لە خاڵێکی هەستیار بدات. ئەو ئاماژە بە شتێکی نوێ دەکات لە تورکیا. ئەم شەپۆلە نوێیەی پۆپۆلیزم لە تورکیا و زیاتر لەوە ئەم تووڕەیە بەرامبەر بە سیستمەکە هەیە. ئەو شتێکی نوێ ناڵێت یان ئایدۆلۆژیایەک جێگیرەوەیەک شتێک تەنانەت کرۆکی ئایدۆلۆژیایەکیش نییە بەڵام ئەو تەنها تووڕەیە. پێم وایە ئەوەی ڕنگدانەوەی هەیە تووڕەیی بەشێکی دیاریکراوی دەنگدەرانە. بانگەشەی ئینجا وەک هەڕەشەیەک بۆ دابەشکردنی دەنگی ئۆپۆزیسیۆن لە دژی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا سیر دەکرێت. پارتی ئۆپۆزیسیۆنی سەرەکی جەهەپا کەمال کیلیچدار ئۆغڵۆ هاوپەیمانیەکی فراوانی هەڵبژاردننی لە 6 پاردا دروست کردووە لە نێوانیاندا پارتی ئاینی و ئالمانی ئەمەش وای کردووە زۆرترین چانسی هەبێت بە پێی زۆرێک لە ڕاپرسیەکان. بەڵام شرۆڤەکاران دەڵێن ئینجا دەنگدەرانی تەریکی ئۆپۆزیسیۆن دەکاتە ئامانج. بەڕێز کلیچدار ئۆغڵۆ هەوڵ دەدات جەهاپە زیاتر وەک پارتێکی میانەڕەو دەرکەوێت هەوڵ دەدات بیکاتە پارتێکی بەرفرەوانی گشتگیرتر هێڵێکی توندڕەوی ئەلمانی و سوننە و ناسیۆنالیست هەیە گروپی نەتەوەپەرستی ئۆلوساڵچی لەمەدا هەست بە خەیانەت دەکات. هەندێک لە ڕاپرسیەکان ئاماژە بەوە دەکەن کە پشتگیریەکانی ئینجا لە سەدادا زیاترە چونکە هەڵمەتەکەی کەڵکێکی کاریگەر لە سەکۆی سۆشیال میدیا وەردەگرێت. لە ئێستاوە هاوتەریبەکان لەگەڵ کەسانی وەک سەرکردە پۆپۆلیستەکانی دیکە لە سەرانسەری جیهاندا وێناکێشراون. ئێمە لەبارەی ئەم داینامیکانەوە لە ئەمریکا دەزانین بۆ نمونە لە سەردەمی ترامدا و دواتریش بۆلۆسۆنارۆ لە بەرازیل ئۆربان لە هەنگاریا بە دینامیکی هاوشێوە کار دەکەن بەڵام لە کۆتاییدا سندوقی دەنگدان زۆر گرنگە بۆ کۆمەڵگای تورکیا لەوانەیە خەڵک بەشداری گرتبوونەوەی کاندیدێکی ناڕازی بکات بەڵام دەنگ بە بەهێزترین پاڵێوراوی سندوق دەنگدان بدەن. هەندێک لە شۆڤەکاران پێشنیاری ئەوە دەکەن کە هەڵمەتی هەڵبژاردننی ئینجا دەتوانێت ڕێگری لە هەر کاندیدێک بکات کە زۆرینەی ڕەها دەستەبەر بکات و وڵاتەکە ناچار بکات بۆ خولی دووهەمی هەڵبژاردن. دەتوانێت فاکتەری گەورە بێ بۆ پێشخستنی هەڵبژاردنەکان بۆ خولی دووهەم پاشان هەرگیز نازانێت ڕەنگە چی شتێک ڕوو بدات. زۆرێک لە ڕاپرسیەکان پێشنیاریان کردبوو کە کلیچدار ئۆغڵۆ لە قۆناغی یەکەمدا سەرکەوتن بەدەست بهێنێت. ئێستا پێشبینیەک لەسەر هەڵداندایە بۆ ململانەی داهاتوو. بۆ ئەردوغان شۆڤەکاران دەڵێن ئەوە دەبێتە پاڵپشتیەکی پێشوازی لێکراو بۆ سەرۆکی ماوە درێژ و هۆکارێک دەبێت بۆ نیگەرانی بۆ ڕکابەرە سەرەکیەکەی. وریاکاڵێ بۆ دۆریان جۆنس دەنگی ئەمریکا واشنگتن.
ئازادی ڕۆژنامەگەری لە تورکیا لە مەترسیدایە و ئازادی ڕادەربرین لە ژێر هێرشی بەردەوام و زیادبووندایە بە شێوەیەکی سەرەکی لە ناوچە کوردنشینەکان و سەدان ڕۆژنامەنووسیش لە زیندانەکانی تورکیادان. بە پێی دوایین داتەکانی کۆمەڵی ڕۆژنامەنووسانی دیجلە و فرات لە تورکیا 87 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و زۆربەیان کوردن. بەڵام ڕۆژنامەنووسان دەڵێن ئەگەر دوای هەڵبژاردنەکان حکوومەت بگۆڕدرێ ئەوە شیانی ئەوەش هەیە گۆڕانکاری لە بواری میدیادا لە تورکیا بکرێت. ئەم دەڕۆژە ڕۆژنامەوانیە کوردیدا بوون میێوانê شێریبان ئابی کو ئەو 5 ساڵە لە وانەی ڕۆژنامەوانیە دیکە و نەهە ji bo malpera Serhednîvsê raportên Kurdî çêdike. Di nava vî demê kin da ew ji mîna hejmarek zêde rojnamevanên Kurd bi îdaya endamtiya rêxistina çekdarî hatibû zîndankirin. Lê Şêrîban diyar dike ku ew ji ber çêkirina raportên binpêkirinên mafên mirovan yên hêzên dewletê tên zîndankirin. Nûçeyên xwe göreyî dewletê tu çênekî tu bindestî tu yê biçî girtîgehê da. Abî her wiha got ku li gor Rojavayê Tirkiye herema Serhedê Anko Rojhilatê Tirkiye zêdetir zext li ser rojnamevanan heye û ew gelek caran rastî astengiyan tên. Ji ber ku aliyê Tirkiye'de gelek rojnameger hene û gelekin. Belê vê derê herema Serhedê nûçegihan û rojnameger kêmin û binçavkirinek çê dibe hes nakin em wa dîmena bikişînin. 22 Nîsanê ji aliyê Kurdan ve wek roja rojnamevaniya Kurdî tê pîrozkirin. Rojnameya Kurdiya Yekê Kurdistan di 22 Nîsana 1989 da ji aliyê Mexdad Mîthat Bedirxan ve li paytexta Misir Qahîrê hatiye derxistin. Piştî rojnama Kurdistan kar û xebatên rojnamegeriya Kurdî nehatiye seknandin yanî bi rê û rêbazên cuda hatiye kirin lê dema ku em hatine salên notî ji hêla Kurdên Bakurê Kurdistanê ve bingeheke xurt a rojnamegeriya Kurdî hate danîn ku rojnama azadiya welat wek dibistana rojnamegeriya Kurdî li gorî mitkare bê pênasek. Endamê Komela Rojnamevanên Dicle Firatê Kadrê Esen balkişan ser sedemên qelspina rojnamevaniya Kurdî wiha got. Ji ber ku Kurd dibin nîrê desthilatdara dane zimanê serdest hene li her çar parçeyên Kurdistanê jî zimanê desthilatdara zimanê serdestê zimanê me ji ber vê yekê her çiqas Kurd rojnamegeriyê bikin jî neçar dimînin ku bi zimanên van netewan jî bi Ereban, Fars û Turkan jî rojnamegeriyê bikin lê ji ber vê yekê jî rojnamegeriya Kurdî hinek qels dimîne em bêjin nayê asta ku tê xwestin. Li gor daneyên dawiyên Komela rojnamevanên Dicle Firatê li Tirkiye 87 rojnamevan girtîne û tê diyarkirin ku piraniya wan Kurdin. Her dawî jî derheqê 16 rojnamevanên Kurd ku beriya 10 mehan hatibûn zindankirin, îddianame hatiye hazirkirin û dozgirî bi îddaya endamtiya rêxistina çekdarî wan suçdar dike. Demek suçdariyên cuda cuda ji hêla teşkilatên polîsa ji hêla emniyetê ji hêla dozger dadgerên Türk welwan bên kirin lê ev nayê manê ku rojnamegeriya Kurdî suç diafirine bi suç tê kirin tiştek wiha hatine lewre tiştek ku tê kirin ne bi hesabê desthilatdaran ji ber vê yekê suçdariyên vê yekê li hevalê me têne kirin. Esen her wiha got ku ew dê tevî heme astangiyan karê rojnamevaniya Kurdî bidin berdewam kirin. Şêrîban Abê jî bawer dike ku eger desthilata Tirkiye di hilbijartinên çardê Gulanê da were guhartin dê zextên li ser rojnamevanan kêm be. Arif Aslan, Dengê Amerîka. Tevî ku rewşa azadiya rojnamegeriyê li deverên rêveberiya xweser li Sûriyê ji deverên diyên Sûriyê baştir e lê li gora raporta Pêmerê Dengê Amerîka zana Umer ku her tê û dem derbas dibe fişara desthilatdariyê li ser karê rojnamegeriyê zêdetir dibe. Li herêmên rêveberiya xweser li Sûriyê 1700 rojnamevan hene. Piraniya wan Kurd in. Di sala derbasbûyî de 2022 36 binpêkirin hatin tomarkirin. Ev binpêkirin li seraserî deverên Bakur û Rojhilatê Sûriyê ne. Di nav wan de deverên dagirkirî ji aliyê Tirkiye ve. Li gorî amarên Yekîtiya Rojnamevanên Kurdên Sûriyayê 3 rojnamevan di dema karê xwe de hatine kuştin. Di do ji wan serdestê şaneyên Daişê
و روجنموان عیسام عبدالله د ایریشا بالا فرگها ترکیه در سر هریما دیرکه جیانا خوش دستا هر وها لگوری همان جدره بینجی روجنموان لدورین داکرکری جالی ترکیه و سرکانی گیری سپی و عفرینه مالین وان هاتنه دستسرکرین جالی کومن چکدار و دستلات ترکیه ینوی هرمی لگوری شوپینران گوری وبریا خسر د سال 2022 ده فشار لسر کاری روجنمگری زیده کرد بو اوفیسا روداوی گرت و هجمارکش روجنموانان برنگکی دمکی هاتن گرتن لآلیه کدن هن روجنموان دیار دکنگو روش آزادیا روجنمگری لهرمن ریوبریا خسر برانبری هرمن دنیای سوری هیا راده که باشتره دوری راگهاندنا فرمی دوری راگهاندنا سیاسی و پارتی هم بهتر راگهاندنا که خدمت جواکا کرد زمان کرد چند و ناسنامای کرد بکه و ریخستن کرنا مافی روجنمگری جبو بدستخستن آگاهی جبو هر روجنموانی کی کو لوی هرمی کار بکه دوان آلیان دا هنه که ماسیهین دوام دکن لآلیه کدن ده دیار ده که بالکش ده دواری راگهاندنی ده هجماره که بلند جنان دواری روجنمگری ده لهرمن ریوبریا خسر کار دکن لگوری آمار نفرمی ریجای آجنین گو ده دزگهین راگهاندنی ده کار دکن زیدهی هفته جسدیه جنجی رولاخوا دویدره ده دلیزه پارکویم زنجی هیا دخبات راگهاندنی ده تمثیل اوینا نونرتی اوینا دویره و سازی راگهاندنی ده بلنده لگوری آمار فرمی 1700 کارمند دواری راگهاندنی ده کار دکن هر وها 129 دزگهین راگهاندنیین خوجهی ناف دولتی و هریمی لباکور و رجلات سوریه کار راگهاندنی دکن زانا عمر دنگ امریکا قامشلو وجبوا مع الباطن روجنموان زندان كريين بعدينان ججن وك بهيب وكو هيش تجي هيش روجن ججننا مع الباطا جهدار زيباري دي بيجا بامري دنجي امريكا كوا عمر كو كريوان بجنحا او لبندا ازاد كرناوين جبوكو بوالرا ججني بيروز بكا لجزايكي دي لسرويهات يدانان زندانين هو اخر زندانين الويره او لبنداوی روژه بو کروی جشن دیگلوان دا بکتن لینا هات آزاد کرن جار لوینین ویدنه ریتنو بخود بیجی کره من به تاوانه چگون نهاوی هیا اوه دایکا اگجگرتین بادینانه که جشن خواه بخمو کووان دبورینید مسزایوی بیوجدانیه نخوچه سزاسنینه بیوجدانیه گرتیو چه سنیه سر آزادیه جای من رحمه خوده و جای من رواری خرابه و بیتا بردانی مدکه نیزیکو چندین خالات و رسلینانیت کسوکارین گهدار زیباری دبیجن ظلمک لگهداری هاتیه کرن جبرکو ماوی حکومیوی بداوی هاتیه لی تاوانکا بی بنما بو درست کریه و لسر هاتیه سزادان بله رولا تلفون مگر شویدی که تلفون مگر ایدا ما پیروز کرو و گوته خراگر بنو و گوته سر پیرازینو خود ایدا گرگودوری چه قصیری نبون هنگی گلک خوش بود یعنی و 3 ساله 3 عیده یعنی هم عیدا ما تازی راستی او گروپ پارێزەرên بەڕەوانی ji girtiyên badînan dikin û keysên wan li dadgehê birêvet ben dibêjin bê agêhdariya parêzeran dubare guhdar ve guhastiye dadgehê û hatiye sizedan. ام بيجين اف حكمه بتر حكمك سياسي بريفت شبن اف خو بريار يعني ام بيجين قرار هيا يعني ماده ياسايي هي كو بوغورينا تومبيلي برانجكي بورانجكي تل بس هيك يعني ويدي بنابويا يعني شلون ديف ماده كمروري بتا محاسبوي بتا كرن هم کو زندان هم چیننکه گهدار زیباری ریکفتی 22 مها 10 سال 2020 دا هاتا گرتن و حکم 6 سال زندانی بود در چون سروکاتی حرم 6 سال حکم وان کم کریه و بریار بول مها 3 سال بهت آزاد کرن لیکیسا دوی بود در چول سرگهورین آرم ترمبیله به 7 مهان هاتا حکم کرن. کاو عمر دنگ امریکا قضا آکره
بۆ تیشی خستنە سەر ئازادی ڕۆژنامەگەری لە بیرەوەری 125 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا میوانداری ڕۆژنامەنووس محەممەد ڕەئوف دەکەین کاکە محەممەد ئەم کاتت باش نازانم چەند لە راپۆرتەکانمان بینید لەسەر ئازادی ڕۆژنامەگاری لە ڕۆژئاوامان هەبوو لە دهۆکمان هەبوو لە وانیمان هەبوو بەڵام حەزم دەکرد ئێستا لەم بۆنەدا بۆچوونی جەنابەت وەرگرم یان بزانم لەسەر کاری ڕۆژنامەگەری لە هەریم. زۆر سپاستانەکەین. بێگومان کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان زۆر جار ڕوبەڕووی ئاستەنگ و پێشێلکاری زۆر دەبێتەوە و بە تایبەتی لە کاتی ڕوودا و لە کاتی خۆپشاندانەکان و لە کاتی هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن بێگومان دەست لە ڕۆژنامەنووسان ناپارێزرێت لەلایەن هێزە ئەمنیەکان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. ئێمە چەندین نمونەمان لەبەردەستدایە کە لە ساڵانی ڕابردوودا تا ئێستا چەندین پێشێلکاری زەخ کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بەپێی و ئامارانی لەبەردەستان ڕێژەی پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیادیان کردبوو. بۆ نمونە ساڵی 2021 353 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. ساڵی 2022 ڕێژەی پێشێلکاریەکان بەرز بۆتەوە بۆ 431 پێشێلکاری واتە نزیکەی 70 پێشێلکاری زیادی کردووە. ڕێژەی دەستگیرکردن واتە ڕێژەی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە 118 زیادی کردووە لە 2021 بۆ 22 بەپێی ئامارە ڕسمیەکان. ڕێژەی دەستگیرکردن بەبێ فەرمانی دادگا ساڵی 2021 25 ڕۆژنامەنووس دەستگیر کرابوو. ساڵی 2022 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 64 ڕۆژنامەنووس کە بەبێ فەرمانی دادگا دەستگیر کراوە. واتە ڕێژەی باڵێن ئەو ڕێژەیە کە بەرامبەر بە یعنی ڕۆژنامەنووسان دەستگیر کراوە بەرزبوونەوەی ڕێژەکە زۆر حەز دەکرد پرسیاری بکەم بۆ ئەم زیاد بوونە بەڵام پێشتر پێشەوەی وەڵامی ئەوم کە ئێستا راپۆرتەکەمان بینی لە دهۆک کە گۆهدار زێباری دیسان وەکوڵی سزایەکی تر لەسەری دانراوە بەهۆی پێشێلیەکی مروری یعنی پەیوەندی بە پۆلیسی هاتوچوو و شتی وا هەیە بێجگە لەوە خەڵکانی دیکە هەندە تاوانی دیکەیان لەسەر دانراوە یعنی تۆ بڵی بۆ یان تێگەشتنی جەنابەت بۆ ئەوەی ئەم سزانە لەسەریان دابڕی کە ڕۆژنامەنووسن و لە زینداندان. ئەزانی من قەناعەتم وایە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئێستا بۆ بە دوو زۆنی بەڕسمی بۆ بە دوو زۆنی یەکێتی و پارتی قەناعەتیان بە ئازادی ڕۆژنامەگەری نییە. ئەوەی کە لە بەیاننامەکانە باسی دەکەن ڕێک پێچەوانەی کردارەکانیانە. بۆ نمونە ساڵی 2021 ساڵی ڕەشی ڕۆژنامەنووسانە لە ناوچەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان کە بژمارێکی زۆری ڕۆژنامەنووسان ڕاپێچی زیندانەکان کران لە دهۆک و هەولێرەوە. ساڵی 2022 ساڵی ڕەشی ڕۆژنامەنووسانە لە مەنتیقەی سلێمانی بەوەی کە چەند ڕۆژنامەنووسێک لەلایەن هێزی دەژە تیرۆرە ڕفێنراون و لیاندراوە و تعزیب دراون و تەنها لە ڕۆژێکدا 6 2022 بەوەی خۆپشاندانێکەوە 78 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرا 27 ڕۆژنامەنووس دەستگیر کرا. بۆیە بەڕاستی من قەناعەتم وایە کە بەرپرسانی هەرێمی قەناعەتیان ئازادی ڕۆژنامەگەری نییە و بە تایبەتیش ئەمە لە ڕووداوەکانە بێ. ویستم قسە لەسەر ئەوەی کاک گۆهدار و کاک شێروان وان بکەم. بێگومان هەم بۆ شێروان شێروانی کە بڕیارە سەرەتای مانگی ئەیلول ئازاد بکرێت چەند کەیسێکیان دروست کردووە هەم بۆ گۆهداریش چەند کەیسی تریان دروست کردووە کەیسی زۆر بێمانە ئەوەن. من قەناعەتم وایە دەیانەوە کەیسیان بۆ دروستکەن بۆی کە لە کاتی خۆیان ئازاد نەکردن. گۆهدار لە کاتی خۆیان ئازاد نەکرا. تەسەوڕەکەم وا بکەن کە شێروانیش لە کاتی خۆیان ئازاد نەکرێت. ئەمە ئەو ئازادی ڕادەبڕینەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دوێنێ لە بەیاننامەکانە بینیت چۆن شتیوانیان لە ئازادی ڕادەبڕین و ئازادی ڕۆژنامەگەری کرد لە هەرێمی. باڵێ کاک محەممەد هەز دەکەم تۆ وەڵامی پرسیارەکەم دا کە دەمویست پرسیاری وەڵێ بکەم بۆ ئەم پێشێلکاریانە لە زیاد بوونان بەڵام شتێکی تر هەیە ینی من خۆم هەز دەکەم لە خلالی ئەوەی کە بەدوا چۆن لەسەر باری ڕۆژنامەنووسان و قسەکردنم لەگەڵەوانە و لە 2 ساڵی ڕابردوودا چەند پێشێلکاریەکان زیاد بن بەرامبەر بەوان بە ڕۆژنامەنووسان چەند پێم وایە ئازادی خەڵک بۆ نووسین و ڕەخنەگرتن ئەوانە زیاتر دەبێ وایە یانە بۆ چۆنم ڕاستیان. بەڵێ ئەوەی کە ئامارەکە کە پێشتر خستمانە ڕوو
ڕێژەی پێشێلکاری لە بینی 2021 بۆ 2022 لە 118 پێشێلکارەکان زیادی کردو لە 353 پێشێلکاری بۆ 431 پێشێلکاری ئەمە ئامارە ڕستنەکانن ڕێژەی دەستگیرکردن لە 101 زیادی کردووە یعنی ئەم ڕێژانە ئەم ئامارانە ئەومان بۆ دەرەخات کاک محەممەد دەمیست پرسیارەکەم لەسەر ئەو بوو یعنی من هەز دەکەم کە یعنی ئازاد ڕۆژنامەنووسی گەشەی کردووە دوای ئەو هەموو فشارەی دەسەڵاتداران لەسەر ڕۆژنامەنووسان وایە یان نە؟ میدیاکان ڕۆژنامەنووسان زیادیان کردووە کۆمەڵی میدیا زیادی کردووە گەشەی ئاستی ڕۆژنامەگەری زیادی کردووە بەڵام لە بەرامبەر ئەمەشدا پێشەلکارەکانی زیادیان کردووە یعنی یەک شت هەیە کە پەیوەندی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئێمە یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە ژمارە 35 ئەمان قەناعەتیان بەم یاسایەش نییە کە خۆیان دەرێن هیچ ڕۆژنامەنووسێ لە هەرێمی کوردستان بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵا ناکەن ئەچن بە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل یاسای دژە تیرۆر یاسای تیرۆر یاسای دازان ترسمان بەپی ئەم یاسایانە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن ئێمە ڕازین بەپی ئەو یاسایی کە دەرکراوە لەسەر ڕۆژنامەگەری کە خۆیان دەریان کردووە ئەو کاتە تەنها لیستی یەکێتی و پارتی و یەکگرتوو کۆمەڵ کاک محەممەد یاسای ئێمە ڕازین بۆ بەڵام بەپی یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکرێت ڕۆژنامەنووس دەگیرێت پێشەلکاری ترسناکی بەرامبەر دەکرێت زیندانی دەکرێت کاک محەممەد زۆر سوپاس محەممەد ڕەوش ڕۆژنامەنووس لە سلێمانی لەگەڵمان بوو سوپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرنه. کەچە ئەمریکیەکی ژینگە پارێزک و لە ئیرانی زیندان کریە دەبێژە وێ باوەری بە هەوڵین سەرۆک بایدن ji بۆ ئازادکردنا بابێوێ مراد تەهباس نەمایە تەهباسک و ناسنامەیەن ئەمریکی و برێتانی هەنە 5 ساڵ زیندانە ئیرانی دایە حکمێ 10 ساڵین زیندانیش ڕاهاتیە ڤەبرین بە جاسووسی هاتیە تاوانبارکردن خادنم تارە تەهباز لە مەدریدێ گۆتا ڕۆیتەرسێک و مالباتاوێ و دوو ئەمریکیین دیەن زیندانکری لە ئیرانی هیڤی دیکن لە مەها پێنج گوڵانی بایدن گوهی خۆ بدا چیرۆکن وان دە پەیامێکی توێتەرێدا پەیفدارێ وەزارەتا دەرڤە یا ئەمریکی گوت جارەکادی ئەم بانگ لە ئیرانی دیکن هەتا دەڤ ji زیندانکردنا نەڕەوایە هەوڵاتیین بیانی بەردا و وڵاتیین ئەمریکیە عیماد شەرگی مراد تەهباس و سیامەک نەمازی ئازاد بکە. gelek kes li Şamê keyfxweşiya xwe diyar dikin ji bo pengavên van heyaman bi mebesta vegerandina peywendiyên diplomasiyên welatê wan digel Erebistana Siûdî piştî 11 salên dabirînê ew hîvî dikin ev renga pengav bibin sedemê tenahiya herêmê û rewşa jiyana wan jî. Hin welatiyên Sûrî li Şamê bi geşbînî pêşwaziya gavên vê dawiyê yên di navbera Sûrî û Siûdiya Erebistan de kirin ji bo vegerandina pêwendiyên diplomatîk piştî 11 salan ji qutbûna pêwendiyan û hêviya xwe ji bo aramiya navçeyî û başkirina şert û mercê jiyanê anîn ziman. Wezîrên Karê Derve yên her du welatan di nav du heftiyên bûrî de serdan li Şamê û Riyadê kirin û soza vegerandina kar û barên qunsulgeriyê û vegerandina geşteyên ezmanî di navbera her du welatan de dan. أدركت بأن المنطقة هەرێم دگihêja astekê germ û ber bi şerekî mezin ve diçe. Li kolanên Şamê hin kesan dilxweşiya xwe nîşan dan û diyar kirin got alozî û şerê 12 salên bûrî wêranî li Sûriye kiriye. نستفاد إن شاء الله. Em hêvî dikin ku têkilî baştir bibin. Ne tenê bi Erebistana Siûdî re her wiha bi welatên din yên kenda vê re jî. Dema ku danûstandin û têkilî bi van welatan re hebe em dikarin Sûdî ji hev wergirin. Welatên Erebî bi awayekî berfireh xwe ji Sûriye dûrxistin ji ber tepeserkirina hovane ya Beşar el-Esed li ser xwepêşanderan dê serhildana sala 2011 de goveguherî şerekî navxweyî. Têkçûna pêwendiyan gihîşte asta herî bilind bi derxistina Sûriye ji komkara Erebî ve. Lêbelê di van salên dawî de dema got Esed kontrola xwe li ser piraniya welêt xurt kir. Welatên cîranên Sûriye dest bi avêtina gavan kirin ji bo vegerandina pêwendiyên
پەیوەندیان يعني اكيد حيكون هر تشتێکی کو هەفگرتن ئۆبراتیە پێش بخە دێ ئەنجامên ئەرنی بخۆرەبینە و دێ هەر کەس بکارە باشتر بژی ji ber ku me pir azar kêşandin û tu wan 12 salên dawiyê da me bihayekê giran da. سعودیا عربستان د مها گولانê de mêvandariya Lotkeya Bê ya Komkara Erebî dike. Dema gotê çavdêrêkirin got endamtiya Sûriye bi berfirehî li ser masê be. باری چند ڕۆژان ڕۆژنامەیە واشنگتن پۆست راپۆرتەکە خۆدا گوتبوو و هێزین سووریایە دموکرات بە ئالیکاریە ئوکرانیا دێ ئێریشا بکن سەر هێزین ڕووسی د سووریادا ئەگەر چی هێزین سووریایە دموکرات ئەو راپۆرت ڕەتکردە و دەبێژە کوان چ نیازین وەسانینن لێ هێشتا ئەف بەحەس هەر تێکردن گەڵۆما هێزین سووریا دموکرات دێ ji بۆ çi xwetîkelî nakokya yan nakokiyeka bi vî awayî bike şirovekari siyasî Hesên Umer ji Belçîka rastexwe bi merayekekî Hesên Dembaş yanî berî her tiştî min dixwast ez bizanim şirovekirina te ji bo wê raportê raport xwendiye du sê roja tê behezkirin çi ye من بفي رنگی راپورت بله دم باش مفي رنگی راپورت خورد کو اوکرانیا جه حسده خودی آنجی هزین سوریا دموکراتیک خواستیه کو ببی آریکار پیره هنک ایریشاند روژ آواده ببین سر عسکرین روسی یانجی کسین روسی دهریمه ده لی حسده قبول نکر و داخویا کرن اف راپورت از بارده کم نه راپورت کی راسته يعني لهيستوكي كي استخباراتي بلكي دست روساجي تيدا هي في مسألة بفي رنجي يعني بلاف ديك الناس بارناكم حتى كو اوكرانيا مسألة كي في رنجي خواست سر حسديجي باشا لهيستوكا كي اگر لهيستوك بكيف اگر لهيستوك بكيف لهيستوك دارشتيا يا نرينا مدى رئيستوك استخباراتي روسي بخويا يعني روسيا جبو برجواندية روسيا جبو يكجار تندر آخا سوري ده روجافا ده بهتر قفين خوازي ده تربكي بهتر زختي الهسدي بكي بهتر وك هسدي وك دجمنك شخورا بدي خويا كرن يانجي دبی یه ترکابه و بخوازه یک جار مسئله نابرا روسا و حسدی ده زیده بکی دجمناتیات نابرا واده زیده تر بکی یانجی وی دجمناتی که بخورتایی چه کش بو روس ایدیب تمامتی هر تشتی خوش حسدی قد بکن و دجمناتی که خورد به حسدی ره یعنی او هر دو آلی بهتر برجواندی واهنه لی برجواندی ترکات و مثلا ده گل که پرانی بهتر اکبر و خاطی خویا کرن ببورج بر وقتی خویا کرن کو بری کل حسد دعوا بکی اوکراینیا ترکا خواستیه کو دریا ادلب ده تشتن ولی بکن لی ترکا گوتیا اوکراینیا نه هون به حسد را تشتکی و سابقن و فایده تربی یعنی ترکا خواستیه ده یعنی افشرو فکرنا یعنی افزانیاری نتدبیجی نه از بار دکم زانیاری بوی رنگی هاتنا و کرن یعنی بوی رنگی تی بحث کرن نیرینا شیروفا منه لی بوی رنگی تشتن بخورتایی تینا بحث کرن نهول چه روژافات به چه نیو کسین آگهداری به مسئله دبن كاكي حسين يعني روجنامه واشنطن بوست كو رابورتك وسع بلاف بك يعني روجنامه باور بيكريا خليك يخدها باوريه بيديكا وشروفيك جي هاي كورانجا اوي لغورا وان بلغنامين ادفدزين النابانين كو هاتين دزين بريدمك وهاتين بلاف كرن لسر تايبج لسر مساله اوكرانيا وسر اوكرانيا رانغاوي زانيارك جوان جهان ورغرتبا چما يعني بيك جاري بيجن تشتكي وسط تنه ونابا اجبر كون نجبر والجوانتين حساسية تشتكي وصاب به بلكي حسديات بخواستن لي ازبورناكم تجارة حسدي خوابكي دوارا كي بويرن كده دجمناتي كي اشكرا يانجي شركي لهمبر عسكرين روساد هندر روجافات بكي وقت زانين عسكرين روجافات هر دري عسكرين روساد هر دري روجافات دي جه قرتيه او جي بصايا سري امريكا وقت 2019 ده امريكي جواده فران فاكشين امريكيه
هنگی ریدا روسا کوب کفن وابده براته تکلین حسدی به روسا نزید خراب نری او تکلین استراتژیک تنن او تکلین کوب هفره کاروبارا بکن تنن لیت هندور هرم ده تخرابی جدنا براوده تنه یانجی روزکی ودنا براوده تبلیغیک جی چه نبیه جبو یکی از بار ناکم کو حسدی خواب که دواره کی ده نستنی از بار دکم گره که کسی باورمند تفجیوی او نکن دجمناتیا روسیا نتوشکی هندکه جبو حسدی روسیا دولتکی خورتد هرم ده و خورتد سوری ده سوری دست روسا ده هم جبیر نکنیا دیجی حتی نها تو باورمندی که امریکا ندای حسدیش بو مانا خواه هم بیجن اگر صبح امریکا بکشا حسدی ویب چرنگی بروسا را بده وزتینی يعني وي تشاوا بكي بروسارة هجر إيرو شركي لهم بالروسا بكي ناس باردكم أفتشتاني صدي يعني التجارة نتشكي راسته وهسدي برنجكي فيرنجي نقبول دكي ونت كذب كثيرة تكلين حتى أمريكا بخوا هجرش هسدي بخوازي شر الروسا بكي هسدي بتشتيناكي. تعبتي جيكو روسيا بتراجع شل صالان جهد سوريا دقرتيا بنجهي نوي قالك قائم بترجع هي زكادية هريمي يعني هر زكادية نفنتوي لسوريا دا جه قرتيا ورنجا لباشروش يجي كسنك على يعني الند قازان جكاسي دا باكوش سري روسيا بكاد سوريا دا تكون روسيا جه خوا قرتيا وكتي بلي خوا ما واش داخليا كرن يعني بچند ساله ونهوجي او هف بيمانين نبرا روسا ورجيم سوري دا تشيبين هناك جوا 5 سالن هناك 4 سالن عرض هات يفروتن روسيا بارقه دانا روسيا هر در روسيا جد شهبه انها هري بارقه خورتي روسان تكوبان ده بويرنجي حتى بارقها حسكي بخويا يا روجافا بنقها روجافا هذا روسيا تيدا قلكي خورتج ويكي حسد نكاري برامبريا روسابكي يانجي بتدولة الدنيا يانجي بتهزي الدنيا بتفقيق وشر روسابكي حسد وي تشتيناك اجبر وقتي تشتكي وصابكي يعني خوا تنادكي روس ودكارن شربكن اگر ام بيجن روس تشتكي ولا كر حسد تشتكي ولا كر روسا شر حسد كر امريكاوي بجريا حسد بكري بورناك امريكي فاكشن امريكي حسد بيل العرض فاكشن ابجي شخوا تشتكي جه خمباريه يا هرتم تجاره دوستين امريكا يكجي حسدكو حيا هو بحفظ صالة بأمريكا هرتم تيكلين قلقي قرم دنا دشر تيروريزم دالي حيا هو أمريكا جبو هسدي تشكي سرستنا دا يا أخويا كرن مانا روسا هندور سوري دا مانكي دم دريجة دم بيش دا اللي مانا أمريكا دمكي كورتا وقتي أخويا جبو يكي هسدي بترين دما بريز حسن عمر شرفكاري سياسي جي بلجيكا قال كي سباس جبوش زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. دها نازار خۆپیشاندەر دوه شەمووی ڕژیان ناوجادن تەل ئەبیبی و باژارên دیên سەرانسەری ئیسرائیلی بۆ دیارکردنا دژاتیە لە هەمبەر حکومەتا ڕاستگرا تندڕێیا سەرۆکوەزیر بنجەمین نەتەنیاهو و پلاناوی ji بۆ چاککردنەوە سیستەمی دادوەریە وڵاتی نەڕازیبوونە جەماوەری ku li destpêka 7 ساڵ و heftane her mezin dibe demekî kurte berî şahiya 75 saliya damezrandina İsraîlê roja rêzgirtinê li damezrandina İsraîlê li sala 1948 ku bê giştî nîşandana yekîtiya niştîmaniya rastî xirabtirîn qeyrana di dîroka İsraîlî de dibe. Planên hikûmeta Netanyahu بۆ لاوازکردنا دادگەها bilind İsraîlî tûrekirine û dibêjin ew gefeya li ser demokrasiya welatê wan.
وسروكي أوكرانيا فولوديمير زيلينسكي تولو جزاينو للسر بصدان كامبانيان دانينا كو بغوتناوي كارداري ديگل روسيا يانجي نياراوي ديكنو بشتوانيا ويجي ديكن ديگوتارا خويا شويدي دا زيلينسكي قد نافن 322 كامباني دلستا تولو جزايندا هاتنا زيدكرن كو چكو كرستين چكداري روسيا را درست دکن. زلنسکی آماجه به هندی جیکر کو جمارکا کسولان دی آلیکاریا خوادزینا جزایان لسر روسیا دکنو تاوانبارن شرینا و بجداری دکن دی جناف برنا آزادیان دا چه لروسیا و چه لسر اردوان اوکرانیا او جیر لستیحاتنا زیده کرن. تيغوتن كو يكتيا أوروبي لبرا أمبارغوي دانا سر برهمن خوارنيين أوكراني جبركو أرزانيا برهمن چاندنيين أوكراني زيانغ هاديا جوتيارن ولاتن أوروبا روشلات لهفتەی ڕابردوودا پۆڵەندا، هەنگاریا، سلۆڤاکیا و بولگاریا هاوردەکردنی دانەوێڵی ئۆکرانیا و بەرهەمە کوشتوکاڵەکانی دیکەیان قەدەغە کردووە، بەڵام بڕیارەکەیان پێشەکردنی یاسایەکێتی ئەوروپایە. بازارەکەمان پڕ بووە لە بەرهەمی خۆمان بە بەهای ملیارەها دۆلارە. پێمان وایە فرۆشتنی قورس دەبێت، بۆیە زیانی گەورەمان بەردەکەوێت ئەگەر ڕێوشێن نەگرینە بەر. ئێمە شاهدی زەنجیرەیەکی فلاسی جوتیارانی ڕۆمانیا دەبین. ئەم بڕیارانە دژ بە بەرهەمی جوتیارانی ئۆکرانیا دراوە قەدەغەکردنی هاوردەکردن بەلایەکێتی ئەوروپاشەوە پێشێرکردنی یاسای یەکێتیەکەیانە. کردەوەی تاکلایانە بە پێی سیاسەتی بازرگانی یەکێتی ئەوروپا ممکن نییە. سەرڕای ئەوەش بە پێی زانیاریەکان یەکێتی ئەوروپا گرێبەسێک ئامادە دەکات بۆ یارمەتیدانی جوتیارانی ئەو وڵاتانی کە زیانیان بەرکەوتووە و بڕی ئەو یارمەتیەش 109 میلیۆن دۆلارە. هەروەها لادانی بربەستەکانیش لەسەر هەناردەکردنی دانەوێڵی ئۆکرانی بۆ بازارە ناوخۆیەکان تاوەکو مانگی 6 ئەمساڵ. لە دۆخی پۆڵەندا ئەوەی زۆر سەیرە ئەوەیە کە ئەمە زۆر ناکۆکە لەگەڵ ئەو هاوکاریانە کە پۆڵەندا بە شێوازی دیکە بە ئۆکراینی داوە، کەواتە دەزانن ئەمە بە تەواوی بەهۆی ڕەچاوکردنی سیاسەتی ناوخۆییەوەیە کە پەیوەندی بە ناڕەزایەتیەکانی جوتیارانی پۆڵەندیەوە هەیە و حکوومەت دەترسێت لەوەی کە لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگی پێنەدەن و جوتیاران دەنگ بەلایانی دیکە بدەن. بەلای جوتیارانی ئۆکرانیاشەوە ئەم قەدەغەکردنە کێشە و گیر و گرفتەکانی بەهۆی ڕۆژهەڵاتی ئەوروپا لەوە تێبگەن کە ئێمەش ڕوبەڕووی کێشەی هاوشێوە دەبینەوە. داوای یارمەتی ناکەین، شتێکی لەو جۆرەمان ناوێت، تەنها بۆ فرۆشتنی کاڵەکانمان یارمەتیمان بدەن. زۆری دانەوێڵەی ئۆکرانیا لە ئەوروپا بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کەمبوونەوەی هەناردەکردن لە ڕێگەی دەریای ڕەشەوە کە لە دوای داگیرکردنی رووسیا ڕێکەوتنە بە نێوەنجی نەتەوەیەکگرتوەکان بۆکردنەوەی ڕێڕەوی کەشتیوانی لە مانگی 8 ساڵی ڕابردوودا کەوتەوە، بەڵام رووسیا هەڕەشەی کۆتایی هێنان بە گرێبەستەکە دەکات. شارەزایان پێیان وایە ئەوەی لە وڵاتانی ئەوروپای خۆرهەڵات بەسەر بەرهەمی ئۆکرایندا هاتووە هانی مۆسکۆژەدات لە ئەگەری نوێکردنەوەی ئەو گرێبەستە وەک فشار لە بەرژەوەندی خۆی بەکاری بێنێت. پۆڵەندا ڕۆژی هەینی دەستی بە گواستنەوەی بەرهەمە ئۆکرانەکان لە سەرانسەری خاکەیدا کردووە. یەکێتی ئەوروپاش ڕاگەاندووە پلانی هەیە گواستنەوەی بەدیل ڕێک بخە بۆ بردنی دانەوێڵە لە سنوورە وشکانەکانی ئۆکرانیاوە بۆ بەندەرەکان کە دەتوانێت لە بازاری جیهاندا بیفرۆشێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ریدگوێ و لە لەندەنەوە. پۆلیسی هندستان ڕێبەرێکی جداهی خوازی سیخ گرتیە و داخوازە سەرخۆبوونە عەردی سیخن هندستانی دیکە و جدابوونە ویلایەتە پنجاب ئا باکووری هندستانی بۆ دەمی مەهەکیە ئەمری پال سینگ کخوا شارتیە پشتی سرنجا وڵات کەتی سەروی لە مەهادوو شباتی دەماکو بسەدان پشتەوانی نوی ئێریش کردیە سەر بنگەهەکی پۆلیسین ئاژناوە باژارێکی ویلایەتە پۆنجابیە. پۆلیسی باژار ڕاگەهاند کو سینگ لە مۆگۆ هاتیە گرتن. و لڕۆژە جیهانیا ئەردێ فستیڤالەکە سەیر و عەجیبی لە باجارێکی وست یێ فلۆریدا تێگێڕان. ئەف فستیڤال ji 21 عەرەبەی نەخشاندی پێک هاتبوو ku di navcadeyan de derbas dibû helbet jî çend rojan piştî çend ڕوودانین نەخۆش ین کەش و هەوای و تێدا لە سەرەنسەری جیهانیان هەندێک وڵاتین جیهانی گەرمی بلند بوو بۆ ئەگەرا مرێنا چەند کەسان تێگوتن و ڕێژەیە بلندبوونا گەرمێ لە ساڵن 2023 ئەف ساڵ و ساڵا بێ 24 وێ بگەهە ئاستێ هەری بلند ئەف دیمەنن لەوێ ڕۆژا جیهانیا
عردی عم ببینین جه فلوریدا. بهوی آدم خوش تا صبحی ام دیگه اینه که برنامه کدیا کد کنکشن هاش شاد و بختور بلو و حافظ.